لو سردما طبعا وكو يسرا بس تيبي موسيقى سليماني هبو تيبي مولويش هبو أتر بعض مناسبات وأنا يكمان قلت مناسبات اجتماعية هبو لا بعض قاعة ومعه الثاني أمانة لا فعاليات وانا كدو قراني وانا لقل تيبا موسيقى كان سليمانية ويا وقت التلفزيوني بغابو تيبي موسيقى سليماني مجموعة قراني ما نبرت لها موافقتي على سرقت تصوير ما نكرت أتر بلام قراني واشتغال ليرة تمرين ما نكرت ليرة حاضر ما نكرت بس تصوير كي لبغا أكره ليرة أوي كي ولا قلت تيبي موسيقى سليماني يا أخو تيبي موسيقى مولوي قراني تانتو ما ذكر تيبي شو أنا تيبي يزقي بغا كزوبي موسيقى جنا كان عرب ئێوە چۆن هاوکاریتانە کرد لەگەڵ ئەم تیپە عەرەبە چۆن تی ئەگەیشتن لێدان چۆن ئاوازەکانیان بە شێوازێک کە ئێوە لەگەڵ ئێوە بگونجێەوە لێڕان چۆن کێشەتان توش نەبوو لەو ڕۆ طبعا کێشەمان توش نەبوو چونکە ئەوان عەرەب بوو ئەو ڕۆحیەتەی کە لە گۆرانە کوردەکان هەیە ئەوان نەیان نەتوانی بەڵام ناچاریش بوون ئەگەر وا نەبووە وەریان ناگرت گۆرانەکان ئەوان حەزیان ناکرد مەسەلا شتی کوردی پێشکەوتووە بێ ئێمەش هەر حەزمانە کرد فەرزیکەینەوە هەمان بێ لەبەرەوە قبولمانە کرد بازێت ئەرەوەگە بوو لاسایی گۆرانەکانیان نەکردوانێ تەوزیعاتی تایبەتیان دەنانا بۆ گۆرانی سلامی گۆرانێکم وت لاسایی گۆرانەکەیان نەکردەوە ئەوە سەهل بوو بۆوە خۆی لاوەڵە هەر گۆرانی فۆلکلۆرەوانم بوت سرودەکان خۆم ئاوازم بۆ دانا بازێ سرودی نەورۆزیش هەبووەوە کە ئاوازی خۆی هەی بوو نەورۆزەوانشم بوو من شەڕ ناویەوە ئاوازەکەی خۆمە شێعرەکەی تۆفیق وەردیە خۆش پێ وڵاتەکەم ئاوازەکەی خۆمە شێعرەکەی کاکی فەلاحە کاگوران تۆ بە شێوەیەکی ئەکادمی مۆسیقار نەخوێندەوە وەک هەندێ ئاوازدانە چۆن دەتوانی زار بەسەر و ئاوازێدانی بۆ گۆرانیەکان مامەڵە لەگەڵ ئەو شێعرا بکەیت یعنی بە چی شێوازێک دەتکرد ئەو ئاوازەدادن خۆی ئەو ئاوازە لە بەرەوەی زۆر تێکەڵ بۆ مۆسیقیەکان بووم یعنی وەکو دەراسەیەک وا بوو چۆن ئاوازدانرا چۆنی ڕاتر منیش خۆم مۆهیبەمە بوو لەبەرەوەی مۆهیبەمە بۆ حەزم پێکرد ئەم توانی مەسەلا ئاوازدا بنێم یەک لە دوای کە ئاوازێکم دانا ناجیا بوو یەکیچکەم دانا ئاو ئێستا مەسەلا وەکو شادەی دکتۆرایە بەڵام ناتوانێت ڕسمێ بکە شادەشی نییە مۆهیبەکەی تایە ڕەسام دەرەچێ هەروەها هونەریش و ئاوازدانانیش و مۆسیقاش مۆهیبەیەکە لە ئینسانە هەیە کە ئاوازەکەم دانا ئەوەجار کۆپلەیەکم دانا شیعرەکەم هەمووی لەبەرە کرد یەک کۆپلەیە ئەمووتەوە وەکو چۆن گۆرانێک لێ خەڵکیی کەەوە فێر ببم خۆم لە خۆمەوە مەسەلا تاوت دەرخمە کرد و لەبەرمە کرد ئاواتر بیرم ناچۆنێ لەگەڵ مۆسیقیەکانیشە پرۆڤەمانە کرد تەوزیعات و شتێن بوو
تۆ ئەوەنی بزانم زۆر لە هاوکاری لەگەڵ ڕەزا حەمە فەرج کردو یەک دوو شعری چاکی ئەویش کردەوە بۆ گۆرانی یەکێک لەوانە ئێمە گیانێکی لە یەکجستە زیاتر تۆ مامەڵە لەگەڵ چ شاعرێکدا دەکەی؟ ئەو وەختە ڕەزا حەمە لە سلێمانی بوو کە شیعری شتێکی وایە هاتوچۆی دوکانەکەمێ کرد دوکانەکەم لەسەر وروزدی بوو لە سلێمانی هات بۆ لام هەتا هەر شێعرە وایە پیشانی منیە ئەو شێعرەم زۆر بەدڵ بوو وتم بمەرێ ئامی ئاوازم بۆ دانا خۆشی زۆر پێخۆش و زۆر لێکشی ڕازی بوو لەگەڵ تی مۆسیقای کەرگی شوازان تۆمارتان بەڵێ لەگەڵ تۆزیعاتەکەی گۆرانی کوڕڵە چین لە تەلەڤیزیۆنی کەرکووک تۆمارمان کرد ئێمە گیانێکی لە دوو جەستە وەک شیعر و ئاواز لە یەک بەستە ئێمە گیانێکی لە دوو جەستە وەک شیعر و ئاواز لە یەک بەستە دنیا ناتوانێت یەکمان کاتەوە کە شۆڕشی چواردی تەوز کرا بوو هەموو نەتەوەکان لە عێراقا سەربەست بوون حڕ بوون ئەو سەردەما منیش لەلای خۆمەوانەی واجب بزانی بە سرود دەست پێ بکەم من شەڕم ناوێ موت خۆش بێ وڵاتەکەم موتووە میلەتی عێراق حلفی بەغا ئەوانە بۆ سرودانە دەستم پێکرد باشەوە یەکەم گۆرانی و یەکەم سرود یا پێشتریش تۆ گۆرانی دووتە بوو پێشتر گۆرانی مەوت بەڵام لە تەلەڤیزیۆن و ڕادیۆوانە نەمبوو چونکە هەر لە ناو کۆمەڵەکەی خۆمانە لە میلەتەکەی خۆمانە لە مناسەباتی نەورۆز و بازی احتیفالاتی یا ماڵان لەو مناسەباتانە ئەمان بوو یعنی تۆ لەو دەمەدا ناسرا بووی وە گۆرانی بێژێک بەڵێ هەر لە 58 وانە ناسراوم هەتا بۆ میرەجانی لاوانی جیان چون بۆ ڤێنە هەر بۆی ئەوەی کەوا من سرودمەوت و گۆرانیشمەوە گۆرانی بەلای منەوانێ لەگەڵ 10 ساڵ لەمە پێش یا 20 ساڵ لەمە پێش زۆر پێشکەوتووە ئەوسا هەر حەزە زیرەک و دووسێ گۆرانی بێژوانە بوو ئێستا گۆرانی بێژی باش پیا بوو ینی ئیشەکانیان زۆر پێشکەوتوو باش لێرەش مەسەلا بازیشت بە پارەیە کرێ هونەرمەندی وایە هونەرێکی پاک و ڕەسەنی هەیە بەڵام ئیمکانێتی نییە ئەو پارەیە بە بۆی ناکەن یا بازیە تیپەیە چەند گۆرانی بێژێکی خۆی هەیە ئیش بۆ ئەوە ناکە بۆ گۆرانی بێژێکێک کە لەو تیپان نەبێ نایکە ئەوانە تۆزێ هونەر دواخە ینی منەوە بەڕاز نازم هونەرمەندەکان یا تیپە مۆسیقیەکان پێویستە فەرق نەکەن بۆ هەموو دەنگخۆشە بۆ هەموو گۆرانی بێژێ ئیش بکەن یاکو بیسەر هەستەکەن کەوا جۆرە حەسوودیەکە جۆرە منافەسێکی با بڵێن ناشەریف لە بینی هەندێک لە گۆرانی بێژەکان و تیپە مۆسیقەکانە هەیە بێگومان لێرەش ئەو شتە هەیە هۆی ئەوە چییە بۆچی ئەو منافەسەیە